لە کۆنگرێسی ئەمریکاوە تاوەکو سەنگەرەکانی شەڕی دژی داعش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لینزی گراهام نامۆ نەبوو بۆ کوردان. ئێستا لەگەڵ کۆچی دوای ئەم سیناتۆرە دێرینەدا شەقامی کوردی تەنها دۆستێکی دیبلۆماسی لەدەست نەدا، بەڵکو فریاد ڕەسێکی کاتاستیارەکانی لەدەست چوو کە هەمیشە هاوکێشە ناومێدکەرەکانی بۆ بەرژەوەندی کوورد دەگۆڕی. چاودێرانی نێودەوڵەتی هەرێمی کوردستانیش پێیان وایە لە دەستدانی ئەو سیناتۆرە زیانێکی گەورەیە بۆ دۆزی کورد. گرنگ و ئەم سیاسە دوانە بەوە دەناسرا کە پشتیوانی دۆزی ڕەوای کوردستان و کوردی دەکرد لە هەر چوار پارچەی کوردستان و لە چەندی مووقیفی جیاجیادا پشتیوانی هەرێمی کوردستان و پشتیوانی دۆزی ڕەوای کوردی کردووە. ئەمە زۆر گرنگ بوو بۆ کورد، بێگومان لە دەستدانی وەکو لایانی شەخصی وەکو کەسێک ئەمە کاریگەری گەورەی هەیە و دەبێتە هۆی با بڵێین کەمکردنی کەسێک لەو کەسانەی کە لۆبیان کردووە بۆ دۆزی کوردی. لە گەرمەی شەڕی نێوان دیمەشق و هەسەدەدا ئەو کاتەی ناومێدی باڵی بەسەر کۆمەڵگەی کوردیدا کێشا بوو. بەهۆی بێدەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە گراهام بە پێشکەشکردنی پرۆژەی یاسای پاراستنی کورد دۆخەکەی لە ناومێدیەوە گۆڕی بۆ ئومێد و هیوا. خاڵی وەچەرخان لە پەیوەندیەکانی گراهام لەگەڵ کورد شەڕی داعش بوو. ناوبراو چەندین جار هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستان و هێزەکانی سووریای دیموکرات هەسەدەی وەک کاریگەرترین هاوپەیمانی ئەمریکا لە تێکشکاندنی داعشدا ناو بردووە و باوەڕی وابوو نابێت واشنتن دوای کۆتایی هاتنی شەڕ دەستبەرداری ئەو هاوپەیمانانە ببێت. کوردێکێک لە دۆستە باشەکانی لەدەستدا چکەی مەدەزانین لە چەندین پرسی تایبەت بە کورد هەم لە کوردانی سووریا هەم لە کوردانی باشوور لینزی گراهام باشترین پێشنیازی پێشکەش دەکرد بۆ کۆنگرێسی ئەمریکا تاوەکو بەرگری لەو کوردانە بکات کە پێویستیان پێوێتەوە. بۆیە کورد پێویستە ئەوانەی کە پەیوەندیان بە عیلاقەی نێودەوڵەتی هەیە یاخود پەیوەندە نێودەوڵەتیەکان لە دەرەوەی هەرێمی کوردستان بەڕێوە دەبن پێویستە کۆنتاکتێکی باش دروست بکەن بۆ ئەو لۆبیەکە بپێتە جێگرەوەی لینزی گراهام بتوانێت بەرگری لە ئەم بابەتانە بکات یاخود بێتە لۆبیەکی بەهێز بۆ کوردانی نەتەوەکەمان. لینزی گراهام یەکێک بوو لە چالاکترین سیناتۆرەکان لە پاڵپشتیکردنی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردووەوە تا و کاتەی کۆچی دوایی کرد. بۆیە زۆرینەی سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان و هاوڵاتیان و چاودێران هاوخەمی خۆیان دەربڕی بۆ گیانەدەستدانی بەو پێی بە پشت و پەنای کوردیان دەزانی لە گۆڕانکاریە سیاسیەکاندا. دیار جەمال دەنگی ئەمریکا، هەولێر.